بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشحاڵین کە لە ماڵخێژ لە بەرنامەکەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵخەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ مریەم عەبدوڵڵاپور، ناسراو بە مریەم سەردەشتی، کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوای کە تا کۆتایی هاوڕێ و بینەرمان بن، فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێ مریەمجان، زۆر بەخێر بێی، سپاست دەکەم لەوەی کە داوەتی ئێمەت قبوڵ کردو. زۆر سپاس بۆ داوەتیەکەتان. سڵاو و ڕێزیشم هەیە بۆ هاوڕێیانی دەستەندەرکاری تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. من سەرەتا بۆی کە قسە و باسەکەمان دەست پێ بکەین، بۆم پرسیارە، پێم خۆشە ڕوونکردنەوەی بدەیت لەسەرەوەی کە هاوڕێ مریەمی عەبدوڵڵاپور بەڵام ناسراوە بە مریەم سەردەشتی. بۆ مریەم سەردەشتی؟ بەڵێ وەڵا ئەوە وەختێک من هاتم بۆ پێشمەرگایەتی، دوای ماوەیە کە چووم بۆ ناوچەی سنا، لەوێ جەماعەتێکی لە ڕەفیقەکانی تریش ناویان مریەم بوو، منیش تەنیا خۆم بووم کە سەردەشتی بووم لەوێ، بۆ بۆنەوە ئیتر ناسران بە مریەم سەردەشتی. زۆر باشە. هاوڕێ مریەم، سەرەتا بیۆگرافیەکی کورتی خۆت لە ژیانت، لە شوێنی لەدایک بوونت، لە ژیانی دەورانی مناڵیت باس بکەیت، پێم خۆشە، تا دواتر حتمەن پرسیاری دیکە لێ دەکەم. وەڵا من تا تەمەنی 7 ساڵگی لە دیەکی نزیکی 11 کیلۆمتری شاری سەردەشت بە ناوی زێڕەمەرگ لەدایک بووم. دوجار کە باوکم فەوتە کات ئەچین بۆ شار، لە شار تا 16 ساڵگی لە شارە بوو، دوایی دێم بۆ پێشمەرگایەتی. دەورانی منداڵی چۆن تێپەڕ دەکەی؟ وەختێک لە دێرەدایک دەبی، ژیانی دێهات چۆن بوو؟ چی لەبیرە لە ژیانی بنەماڵەییتان؟ چۆن گەورە بووی لە خانەوادەدا؟ چەند برا و خوشک بوون؟ دایک و بابت چیان دەکرد؟ تەبیعەتەن پێم خۆشە بزانم. دایکم وەڵا وەک معمەڵە وەک هەموو ژنەکانی تر، یان نەک هەموو ژنەک، نیوەی لە جامعی ئەوێ خانەدار بوو، باوکیشم نەجار بوو. شتێکی ئاوام لەبیر نییە بەڕاستی لە دێە. دوایش کە هاتینە شار، باوکم فەوتی کردبوو، هاتینە شار، برا گەورەیەکم هەبوو، ئێمە تەقریبەن 11 خوشک و برا بووین، دوو دایک ئەوەڵەکەم کە مردبوو، باوکم دایک منی هێنابەوە. لە ئەوەڵەکە 4-5 دانەیەکی بوو، ینی نیوەیان مردبوون، بۆیە چاک لەبیرم نییە. وەستیان 4ێکیشیان مابوون. وەختە لە دایکی منی 6 دانەی بوو. ئیتر وەڵا هاتی باوکم فەوتی کرد، هاتی ناوشە، برا گەورەکەم کە لەو داکەی ترم بوو، وەکو باوک بوو بۆ ئێمە، ئەویش هەر خەریکی کاری نەجاڕی بوو. ئیتر منیشە بەڕاستی وەکو کوڕێک زۆرتر یارمەتی ئەو مەدا شەوانە، یانێ ئەو وەختە هۆی دواکەوتوی منتقەوە و جامعەکەەوە کە بڵێم، منیش زۆر نەچوم بۆ مەدرسە، شەوانە ئەچوم بۆ مەدرسە، ڕۆژانەش یەکمان هەبوو هەر لە نزیک ماڵەکەی خۆمان تقریبەن 2-3 دوکانمان بوو، دوکانێکی کردبوو بە وەکو قاوەخانەیەک کە ئێمە یارمەتی براکەمانەدا، دوکانێکیشی دوکانی نەجاڕی بوو. ئاوا بوو. لەو فاسلەدا توانیت بچێ مەدرسە، دەرست خوێندو؟ بەڵێ کەمێک، زۆر ناتاک، تقریبەن 5 بڵێین. لە بیۆگرافیەکەتدا لە شوێنێکدا باسیەوە دەکەی کە کاتێک دەچێ سەردەشت وە لە سەردەمانێکدا بەر لە ڕاپەڕین ئەڵبەتە لەگەڵ مەجموعەیەک لە هاوڕەکانت کە ئاشنا دەبی و تێکەڵ دەبی وە لە ڕێگای ئەوانەوە تێکەڵ بە مەسایلی سیاسی دەبی، بەڵام لە شوێنێکدا ئاماژە بەوە دەکەی کە جەمعێک لەو هاوڕێیانت لە ڕێکخراوێکدا بە ناوی جەمعیەتی معەلیمەکاندا هەڵسوڕاو بوون. دەکرێت باسی ئەو ڕێکخراوە یا ئەو ڕفیقانە دیاچۆنێتی خەتمش سیاست بکەیت؟ بەڵێ هەروەک ئاماژت فێ کرد، ئەوە برایەکم هەبوو کەوتم لە دایکم نییە، بەس دایکم گەورەی کرد بوو، ینی هیچ فەرقێکی نەبوو بۆ من. ئەوە نازانم لە چه تەریقێکەوە لەگەڵ جەماعەتێک ئاشنا ببوو کە جەمعیەتی معلمانیان پێدەکوت، ماڵێکیش جیرانمان بوون کە لەو ماڵەدا بوون، ینی خانەی وەک شتی خانەی تیمی بوو، یانێ باش لە بیرم نەماوە کە یادی بەخێر شەید قادر بۆکانی دانێ لەوانە بوو.
کوڕێکی کەش هەیە بە ناوی خالیدی خەیاتی ئەویش زۆر هیوادارم تەمەندرێژ بێ و هەرماوە ئیسا جەماعەتێکی کەش کە ئێستا ناتوانم ناویان بڵێم ئەوان هەرماون لە ئێرانن ژیانی خۆیان بەڕێوە بن ژیانی عادی خۆیان ئەوانەش دوجاریش کە هەوادار و دۆستی کۆمەڵە بوون لەگەڵ ئەوانە ئاشنا بووم بەهۆی براکەمەوە ئیتلاعیە و شت و ئەوانەی بووم دێنا منیش بڵاومە کردەوە یعنی ئەو سەردەما ئێستا ڕاپەڕین نەکرابوو وایە؟ تقریبا دەوروبەری قیام بوو بەڵێ دەوروبەری خیان بوو ئەو ئەعلامیانی کە بڵاو دەکرانەوە دەتزانی هیچ سڕێکخراوێکە هیچ لایەنیش سیاسیە هەر ئەیانوت کۆمەڵەیە ئیتر یەک شتی کەش بەخشە لە بیرم چوو کە باسی کەم کە من مشتاقی یانێ تینووی ئارەزووی ئەوەم بوو کە چونگە ئینم زۆرە دی کە ستەم و زڵمم زۆرە دی بە تایبەت لە ژنان وەک یەک شتی کەش کە خاڵەیەکیشمە بوو ئەویش لە زیندانی سیاسی زمانی شا بوو لە زینداندا بوو هەر بۆ مەسەلە بوو بەو بوونەوە کە زۆرتر هەوڵمەدا کە یانوت کۆمەڵەیە ئەمە کۆمەڵە بۆ ئەڵێن بۆ یەکسانی بەرابەری هەوڵەدا حەزمە کرد ئەعلامیەکانیان بڵاوکەمەوە شتێکی لەوە زیاترم نازانی کاتێکە ڕاپەڕین دەکرێت کۆمەڵە عەلێنی دەبێتەوە ئەو کاتە پەیوەندی لەگەڵ کۆمەڵدا چۆنە ڕاستەوخۆ پەیوەندی دەکەی یا وەک لایەنگر و هەوادارێکی کۆمەڵە دەبێنەوە ئەو کاتەش من لایەنگری کۆمەڵە بووم هەواداری کۆمەڵە تر ئەعلامیەکانیانە هات و ئەمانە منیشی نمە کرد بڵاومە کردەوە کە ئەوە بوو ڕفێقەکان چەندان لە ئاشنایان و ڕفێقانیان گرت و براکەم چووە پێشمەرگایەتی کۆمەڵە دوای ئەوەکە ئیتر خەبەریدا منیش ئەشێ بڕۆمە دەرەوە لە شار ناتوانم لە شارە بمێنم ڕۆیشتمە دەرەوە لەگەڵ دایکم چوین بۆ ئەتوانم مەگەر باسی کەم لەگەڵ دایکم چوین بۆ دێهاتێک بە ناوی شیواشان کە یادی بەخێر دایکم منی برد لەگەڵ خۆی شەوە دوایی کە شەوەکەی لەوێ بووم بەیانی دایکم ڕۆیشتەوەی تر براکەم هات بە شوێن ما بردمی بۆ مەقەڕ لە سیسێرە هاوڕێ مریەم ئەو کاتێکە کاری نهێنێت دەکرد ئەعلامیێشتت پەخش دەکرد تەبلیغت بۆ کۆمەڵ دەکرد بەر لەوەی کە بچێت دەرێ چه ئاستەنجێک بەڕاستی بۆ ئێوەیەک وەکو کچێک وەکو ژنێک لە ناو کۆمەلگادا و کار دەکەن یا هەڵسوڕان دەکەن بۆ تەشکیلاتێک کە چەپ و کۆمونیستە بەرخلافی جریانەکانی دیکە و ئاستەنگانە چ بوون کە بۆ خۆت لەمست کرد و لەگەڵیان ڕوبەڕوو لە ناو شار مەنزوورتە؟ بەڵێ بەڵێ وەڵا زۆر سەخت بوو یانێ بە تایبەت کۆمەڵە کارێکی ئەوە ئاسان نەبوو کە منیش لەگەڵ براگەورەکەشم اختلافم هەبوو اختلافی نەزەرمان هەبوو براکەم زۆر زۆری پێ ناخۆش بوو یعنی براگەورەکەم ئەو براوەس دوای ئەو هاتبوو براکەمەوە پێشمەرگە بوو ئەو زۆر لایەنگریم یەکریانە پشتگیریم یە کرد لە ناو خەڵکیشە بە تایبەت سەخت بوو وەلێ وەک ئەوە کە چون ئەم مدایەکیان مثلا بۆ دایکم تۆزەعەدا بۆ براژنم تۆزیعدا کە ئەمە تەرەفداری ژنانە خۆشیان کە یەکێک بوون لەو قوربانیانەی جامعی سرمایهداری پێیان خۆش بوو وەلێ باقی لەو سەردەمەدا زۆر ئاسان نەبوو بەڕاستی مبارزەکردنی کاری نەهێنی و کار لەگەڵ کۆمەڵە بەتایبەت تەعاملی کۆمەلگا لەگەڵتان چۆن بوو مەسەلەن کەسێکە دەیزانی مریەمێک خەریکە کار بۆ تەشکیلاتێکی وە کۆمەڵە دەکات ئایا بەڕاستی بربەستی بۆ دروست دەکرا یا بە جۆرێکی دیکە تەعاملی لەگەڵ دەکرا بەنسبەت ژنانی دیکە بەنسبەت کچانی دیکە منزورت ئەو ناو کۆمەڵگایە خەڵکی دەوروبەر جامعەی دەوروبەر کە لە ناو شار بووین بەڵێ بەڵێ ئەو کاتان بەڵێ ئەرێوەڵا زۆر زۆر لە خەڵک قسەیانە کرد لەگەڵ براکەم یاوت بۆچی مەسەڵەن تۆ دێڵی خوشکەکەت لەگەڵ کۆمەڵەیەکان بگەڕێ بەڵام من هەر لەو وەختەشەوە کە زۆر ئینسانێکی بە ئیستڵا لەسەر قسەی خۆم بێ سابووم نازان بە کوردی خۆمانەڵەن یەک دەندە بوو کە ئەو شتم لەمس کرد بوو کە بەڵێ تەنها ڕێگەی ڕەهایی فەقەت کۆمەڵەیە ڕەهایی بۆ ژنان مەزم ڕزگاربوونی ژنان ڕزگاربوونی جامعە کۆمەڵەیە منیش هەوڵ یانێنم نەکرد دەستم نەکێشاوە جوابیشم نەداوە یعنی جوابی هیچ کەسم ناداوە کە ئەوانەکە مەمانعەتیان بە وجود هێنا بۆ من لەوێ
بە خەولی خۆت کە لە شەقی بە خەرج دەدەی لە بەرابەر زۆر سەختیەکاندا دەوەستێەوە سەبارەت بەوەی کە بڕوات بە شتێکەوە پێت وایە دەبێت حتمەن پەیگیری بی نهایەتەن دەچێت دەرێوە دەچێت بەشی تەشکیلاتی ئالەنی و دەبی بە پێشمەرگە کاتێکە دەچی خۆت لە ناو ڕیزی پێشمەرگە و لە ناو تەشکیلاتی ئالەنی کۆمەڵەدا حزورەن دەبینێەوە بەڕاستی تەسەورت ئەوە بوو کە هەموو ئاوات و ئامانجەکانت ئارەزۆکانت لەو تەشکیلاتەدا ینی ئەو سەختیانت بۆ تەحمل کردبەوەی کە بێتە ناو تەشکیلاتەیە کار بۆ تەشکیلاتە بکەیت هەستت دەکرد کە جێیەکی دروست هاتووی بەڵێ 100% هەستمە کرد ئەو تایبەتمەندیانەی کە تۆی بەو قەنەعاتە دەگەیان کە ئیشتبان نەکردووە لە خەتی سیاسی و انتخابی سیاسیتدا ئەو تایبەتمەندیانەی ئەو تەشکیلاتە چ بوو کە بەڕێز و زۆرێک لە ژنانی دیکەی جەزبی خۆی کرد بوو لەو کاتەدا وەڵا هەر ئەوە کە ئێمە چوین تەبلیغ و تەرویجمانە کرد یانێ من بەڕاستیەکە 2 ساڵیش لەوێ بووم چەکیان پێم نەدایانێت چەکداریان نەکردین بە بۆنە ئێوە تەمەنم لە خوارێ بوو وابزانم دووهەمین دەسەی پێشمەرگەی کۆمەڵەش بووین کە چەکدار کراین لە ناوچەی سەردەشتا یانێ منزورم ژنانە کە قسەمانە کرد بۆ خەڵک یانێ کە زوڵم و زۆرمان ئەدی و بۆمان تەوزعدان کۆمەڵە چۆنە کۆمەڵە مەبارزەی چییەکە باسی مەبارزەی ژن و پیاوەکە باسی ئەوواکە کە ژن بەژنە نەمێنێت گەورە بچکە نەمێنێت کار بەرابەر بێ لە ناو ماڵای ژن و پیا و یارمەتی دەری یەکتر بن بتانی بە انتخابی خۆت هاوسەر و هاوژینی خۆت انتخاب بکەی یعنی ئەو شتانە زۆر خۆش بوو بۆ من کە ئەمدی خەریکە کۆمەڵە تەبلیغ و تەرویجی ئەوواکە عملە نیشکە لە ناو مەقەڕۆشتا ئەمدی زۆر خۆشحاڵە بووم یعنی پەشیمان نەبووم لەوە کە هاتوو یعنی جیاواز لەوەی کە تەبلیغ دەکرا جیاواز لەوەی کە ناو خەڵکدا تەرویج دەکرا ئەم شێوە باوەڕە لە عملیشدا لە کرداریشدا لە پراتیکدا لە ناو خودی تەشکیلاتدا ئەوە ئەحساس دەکرا بەڵێ تقریبا ناڵم 100% چونکە 100% هەر نابێت چون ئەو کەسانش هەر لەو جامعەوە هاتبوونە دەرەوە هاتبوون بۆ ئەوێ بەڵام 98% ئەتوانم بڵێم بڵێ ئەو شتە بوو کە چون خودی پیاوەکانیش لە یانەی قوربانی بوون زۆر بەیان کە هاتبوون بۆ ئەوێ ئەوانیش تا ئەوانیش خۆیان تەتیبێق بدەن لەگەڵ بەرنامە و سیاسەتەکانی کۆمەڵە وەختی ئەویست کە بۆیە کە ناڵێم 100% وە لێ 98% بەڵێ ئەو شتانە بوو کە من انتظارم هەبوو لەو فاصلێ 1-2 ساڵێک کە چەکدارنی ئێستا بەڵام ئەمەلە لە ناو بەشی ئالەنی تەشکیلاتدای چیت دەکرد یا ئەسەن سازمان درابووی ئەرشێکت پێدەست پێدرا یا تەنیا لە کاتی بارهێنان و ئامۆزشدا بوو وەڵام من ماوەیەکی زۆر لە بنکە بووم دوای ئەوە کە سازمانیاندام بۆ خەیاتخانە چوون بۆ خەیاتخانەی مرکزی کۆمەڵە کە لە شەرەفکەندا بوو یادیان بەخێر 1-2دان لە ڕەفەقەکان کە ئێستا نازانم بەڕاستی ماون لە ژیانە یان نەسڵاو ڕێزم هەیە بۆیان ئەوانە تەمرینیان بە ئێمەدا فێریانەکردین کە چۆن لیباس و شتی نظامی بدورێنین دوای ئەوە کە چەند مانگێ لە شەرەفکەندا بووم ئەمجار هاتمەوە بۆ منتقەی سەرسنووریا پێوت منتقەی سەردەشت هاتمەوە بۆ ئەوێ بازم سازماندەی کرامەوە بۆ دێهاتێک کە بەڕاستی ئەویش جێگەی باسە کە چەندە بەدبەختی و دواکەوتووی و یانێ زۆر دوور کەوتبووە لە جامعە ئێمە چوین بە ناوی برایم خەسار چوین لە ئەوێش بووم چەند مانگێک جا هاتمەوە بۆ سیسەر لە ناو پەلا سازماندەی درا منتقەی بەخشە پێش ئەوەش لە دەستەی سازماندە لە کومیتە ڕووستا بوو لەوێش سازماندەی درابوو کە چوین بۆ دێهاتەکان و تەبلیغمان دەکرد درستە کاتێک کە دەبی بە پێشمەرگە جیاواز لەوەی کە هەستی پێشمەرگایەتی زۆر تایبەتە بە تایبەت بۆ ژنێکە چەک دەکاتە شانی بەرخوردی خودی تەشکیلات کوڕە پێشمەرگەکان هاوڕێ پیاوەکان لەگەڵ جەمعی ژنان هاوڕێ ژنەکان چۆن بووەخە ئەوەش بەستگی بە ئاگاهی و دەرکی ئینسانەکان کەوتبوو کەسی تێدا بوو بەڵێ زۆر سەخت بوو یانە مشکل بوو ئێمە کە
ئەماوت مەسەڵەن من ئەم ڕۆژە ناتوانین نیگابانی بدەین ئەیوت باشە تۆ بەرابەری لە چیا بینیتەوە کە دەرکیان ناکرد واقعەن ئینسان ژن بە تایبەت شتەهایەکی کەی هەیە بەدەنی فیزیکەن فەرق دەکا لەگەڵ پیا و تۆزە مشکل بوو بۆمان لە ئەوەڵەوە بەڵێ ئیتر لە ئاخرانە و باشتر ببوو. زۆر ڕاست. لە دەورانی پێشمەرگایەتیدا بۆ ئەمەلیات شتیان دەبردن هیچ کات لە ئەمەلیات شتەی ڕاستەوە خۆدا بەشداریت کرد؟ بەڵێ وەڵا کردومە. دەکرێت باسی چەندانە وەکو بیرەوەری باسیە و شوێنانەیە بکەیت کە بۆ ئەمەلیات تێدا بەشدار بوو؟ وەڵا ئەتوانم باسی چەندانەیە کەم کە من وەختێ ئیزدواجم کرد لە پەلی شەید خالدە سازماندەی کرابووم لە گوردانی شوان لە منتقەی سەردەشت نەمام و چوومەوە بۆ چوومەوە بۆ منتقەی سنە چوین بۆ منتقەی سنە هەر لە ڕێگە و توش بەداخەوە تووشی شەڕ بووین ئەوە هیچی باسی ناکەم کە چەندە ناخۆش بوو دوایی تە ڕەت بووین لەوێ چوین هەتا نزیکەی بەرپلەی ساراڵ و چەمشاری سنە و ئەو منتقانە گشتی چووم دوای شەڕەکانی ناوچەی سنە بوو نازانم لە بیرتان مابێ یانە کە دوشمن حەملەی کرد پێمان من لە شەڕی بەردەستپیا بووم چەندان لە ڕەفیقەکانیشم بەداخەوە لەوێ شەهید بوون لە شەڕی زەلکا بووین لە شەڕی یەک دوو دەیکتریشا بووم کە بەداخەوە بەتایبەت یەکدان لە فەرماندەکانی کۆمەڵە کە زۆر زۆر ئینسانێکی بەناوبانگ بوو جەسوور بوو شەید شاهۆی ڕەوانسەریان پێوت ئەویش لەوێ شەهید بوو ئەمجار هاتینەوە چەندایان لە ڕەفیقەکان تریشمان شەهید بوو ئیتر کولەن ئەم شەڕانەی ناوچەی سنە هەتا یەک مانگ زیاتر پێما بە توولی کێشا کە منی تیا بووم. بەڵێ فەرموون لە منتقەی سەردەشتەوە بەرەو منتقەی سنە ڕۆیشتووی ئەوە وەک مەئموریەت بوو یا باسی ئەوەت کرد کە ئیزدیواجت کرد لەو فاسلەدا شتێکی وات باس کرد یا ئاوری جەرگ هەڵەگرت بووی و وەڵی ئەو وەختە ئیتر ئێمە لە خزمەت تەشکیلاتەکەماندا بووین هەرجۆ تشکیلات سازماندەی کرباینایە ئاوامانە کرد ئیتر بەو بۆ نشۆکە یانێ پراکتیکەن بە قۆلی ئەڵێ باشتر بوو کە من لەو پەلابم کە ئەو ڕەفیقەمی ئەو هاوڕێمی تێدا بوو ئەو وەختە ئیتر چوین بۆ منتقەوە یعنی وەک مەئموریەتێکی تەشکیلاتی بوو زۆرتریش. لە ژیانی هاوسەریتە منداڵتان دەبێت هەر لە جەریانی پێشمەرگایەتیدا بەڕاستی مشکلاتی ئەو ژنانە یا ئەو ژن و شوانەی کە منداڵیان دەبوو چی بوو لەو سەردەمەدا بە باوەڕی من زۆر سەخت بوو؟ وەڵی زۆر سەخت بوو کە بەخشە یەک شتی کە پێشەوە باسی کەم کە من لە منتقەی هەورامانی شابووم بەداخەوە لە شەڕی نابەرابەری حیزب و کۆمەڵە کە هاتمەوە بۆ ئۆردوگا مناڵ یانێ نەخۆش بووم وتیانەشێ لە ئۆردوگا بینیترەوە بوو کە ناوچە ئازادکراوەکان بەدەستمانەوە نەمابوو هاتینەوە بۆ منتقی بۆ عێراق هاتینە لای معلومە ئەوانە ئیتر لەوێ ئەوە بوو کە من حاملە بووم و منداڵم بوو زۆر یانێ ناخۆش بووەوە بوو کە ئەو دەورانە بەداخەوە یانێ زێهنیەتێک بوو کە ئینسان کە منداڵیە بێ خانەوادە پێکدێنێت ئیتر تازە دەست لە مبارزە ئەشۆرێت و شاید مبارزە نەکە خەریکی مناڵ گەورەکردن بێت. باشە بەڕاستی ئەمەلەنی جوان نەبوو ئاخر مەسەرەن دایکێک یا باوکێکە منداڵی دەبێت خۆ بەکردەوە ئەرچی پارێزگاری لە منداڵەکەی کە زۆر مهمە دەکەوێت سەرشانی واقعەن منداڵبوون لەوێکانە دەست و پاگیر نەبوو کەسەکانی لە کاری ئەرچی تەشکیلاتی نەدەهێشتەوە؟ وەڵی ئەو کەسانەیە کە ئەو ڕەفیقانەی کە منداڵەکانیە بەداخەوە منداڵەکان یانێ تا یەک مانگ بەلای خۆمەوە بوو دوای یەک مانگە ناردمەوە وەلی ئەو کەسانەی تر بەلاشیانەوە بوونەوە وەڵا هەر سازماندەهی کرابوون هەر کاروباری تەشکیلاتیان نەکرد وەلە ئیتر کاروباری ناوچەیان ناتوانی بکەن نەیانتوانی بچنەوە بۆ ناوچە لە ئۆرگانە ستادیەکانە سازماندەهی کرابوو.
باشە خۆ بەر لە بەڕێستان تەجروبەی دیکەش بوو زۆر لە ژنەکان کە منداڵیان دەبوو مناڵی چەند مانگەیان لە خۆیان دوور دەخستەوە دڵیان لێ هەڵدەکەن بە جۆرێک و دیان ناردەوە بۆ لای دایە گەورە و بابە گەورەکە سەرپەرشتیان بکەن واقعان ینی وەختێک تەسمیم دەگیرە کە منداڵ بێنە دنیا بیر لەوە نەدەکراوە کە شرایطەکە چەندە گونجاوە بۆی کە منداڵ تێدا بێتە دنیاوە چەندە دەتوانن سەرپەرشتی بکەن چون ئایا سەخت نەبوو دڵ هەڵکەندن لە منداڵ لە کۆپەیەکی چەند مانگە و دەینێریەوە نازانی کەنجێ بە دیداری شاد دەبێ و یا بەیەک دەگەنەوە بەرێ وەڵا زۆر زۆر سەخت بوو بەڵام نازانم ئەو دەورانش کە بیرمان لەوە کردو کە مناڵمان بێت چونکە منتقی ئازاد شدە بەدەستمانەوە نەمابوو یعنی ئێمەش بالاخره ئێمە ئۆرگانێکی زیندوو بووین سازمانێکی زیندوو بووین ئێمەش ئینسان بووین فکرمان بۆ گەیشتەوە کە بەڵێ ئێمەش خانەوادە پێک بێرین مناڵ پێک بێرین بۆ ئایندەی خۆمان بۆ ئایندەی تشکیلاتەکەمان ئەوە بوو کە ئیتر زۆربەی نەزۆربەی زۆری وەلی جەماعەتێکی زۆر مناڵیان دروست کرد بەداخەوە کە ئەوەڵە نیش بیرمان نەکردەوە لەوە کە بۆ کێ بنێرینەوە ئەمە ناردەوە بۆ ئێران کە هەرچەند زۆر زۆر سەخت بووەوە بەڕاستی چەند مناڵتان بوو بەڕێستان چەند مناڵتان هەیە ئێمە بەڵێ سێدانە مناڵمان هەیە سێ کوڕمان هەیە هیوادارم هەر خۆش بن کە دوانی بەخش لە دەرەوەی وڵات لە دایک بوون بەڵێ بەڵێ ویستم ئەوت پرسیار لێکم کە هەرسێکیان هەر بە و سەرنوشتە دوچار دەبن کە دەبێ بیان نێرە بۆ ئێرانیان نا ئەو منداڵی یەکەمت کەی پێ ملحەق دەبێتەوە لە ڕێگایەکەوە دەتوانانی بە خۆت ملحەق ئەو منداڵی یەکەمم کە من وەختی بە تەنیا خۆم هاتم بۆ وڵاتی سوێد تقریبا 10 مانگ دوای ئەوە کە من هاتم بۆ وڵاتی سوێد 4 ڕۆژی مابوو بەخش بێتە 4 ساڵ کە هاتەوە بۆ ئێرە مەلحەق بووە بە من باوکی هات دەجا ئەو منداڵە ماوەی 4 ساڵدا دەرکی هەندێک شت دەکات نامۆ نەبوو بە دایکی چەندە دەیتوانی دایکی یا باوشی ئەسم بناسێتەوە یا ئولفەتیان پێ بگرێت ئەمە زۆر زۆر نامە بوویانە زۆر زۆر سەخت بوو بەڕاستی هەتا ئێمە عادەتمان کردەوە پێی یانە ناتوانم باسی کەمالیسە بەداخەوە ئەو کاتانی کە منتخی ئازادتان بەدەستەوە نامێنێ باز دەکەن لە شرایطێکدا دەبن کە لێوێدا بیر لەوە دەکرێتەوە کە دەکرێت منداڵ دروست بکرێ و منداڵ بێتە دنیاوە لە ژیانی هاوبەشدا حتمما لە ئوردوگاکان دانیشتەجێ دەبن لەو ئوردوگانەدا کاری بەڕێستان چ بووە لە چ ئۆرگانایەکدا فعال بووین وەڵا کاری من زۆر لە تدارەکاتا بووم لە ڕەوابەت عمومی بووم ئاخرین کارم کە هاتم بەر لەوە بێم بۆ سوئێد لە پارێزگاریە بوو لە تەلەفۆنخانەی پارێزگاری بەڵێ پارێزگاری چی دەکرد ئەرچی پارێزگاری لە وردوگا چ بوو ئەگەر باسی ئەو وەختە ئێمە ڕفێقێکمان بوو یادی بەخێر یعنی ماوە لە ژیاندا شکر ماوە بە ئەستڵای کوردی ئەوە زۆر یانێ وەکو خاترێکی خۆشی دەتوانم ناوی بووم کە هین بەخشە ئەوە هەرچی ڕۆژە هەڵە ساین لەخەو ئەماوەت خۆزگای ئیمڕۆ کاهێرش نەمانی بربایە بۆ سیب خاردار بەستن بە دەوری ئوردوگادا ئیتر ئێمە تەماسمانەگرت تەلەفۆن بوو تەلیفۆنە قەدیمیەکان بوو بەدەست هەڵەتە سۆڕاند و ئەمانە بەوە کە تەماسمانەگرت لەگەڵ ئوردوگاکە لەگەڵ ئۆرگانە ستادیەکان کە تەلەفۆنیان هەبوو ئەمانە یەک خاترەی کەش کە ئەتوانم بیگێڕمەوە ئەگەر حەقم هەیە ئەوە بوو کە بەداخەوە وەختی ئێمە لە گوڵان بووین منتقەی عێراق بوو منتقەی دۆڵە ڕەقەوشتیان پێوە گوڵان و بۆتێ کە وەختێ بۆمبارانی شیمیایی کراین ئێمە لە پارێزگاریە بووین جا دوای خاترەیەکیشم هەیە لەوێ دەتوانم بیگێڕمەوە وەڵا پێم خۆشە هەر لە ئیدامەیدا باسی بکەی خاترەی ناخۆشەکە ئەوە بوو کە ئێمە لە تەلەفۆنخانە بووین چونکە پارێزگاری بووین ئەوەڵین خەبەرێکە بە ئێمە ئەگەیشت و بۆ ئێمە دەهات کە هەواپەیماکان هاتن دەیان لە ئوردوگای بۆتێ فەورەن بێدەنگ بوو یعنی هەموو شتێک تەماس قەت بوو لەگەڵ ئێمە زۆر ناڕەحەت بووین دوایی چەندانە کۆدێکە بوو ڕەمزێکە بوو کە ئەو ڕەمزانەیان وت
فەوری یادیان بەخێر شەید جەبار و مەهاجر و ئەوانە ئیتر بێدەنگ بوون چون ئەویش مەسئولی نظامی ئەوێ بوو ئیتر زانیمان کارەکە زۆر زۆر ناخۆشە یانێ فاجعە پێش هاتووە ئەوە یەکیان یەکی دوای ئەوە کە تەلەفۆنخانەمان لەوێ بوو خاترەیەکی تۆزێک خۆشترە ئەوە بوو کە نیوەڕۆیانە چوینەوە بۆ ئیسراحەت بێحەد گەرم بوو زۆر گەرم بوو تقریبان 40 دەرەجە گەرم بوو 45 دەرەجە گەرم بووی تر نیمەڕۆیانە 2 ساعت نەمانەتوانین لەوێ دانیشین حەسنینمان دروست کرد بوو جێگەیەکمان دروست کرد بوو بۆ تەلەفۆنخانە بە حەسیرەکان ئیتر نیوەڕۆ بەجێمانە هێشت ڕۆیشتینەوە بخۆمان کەپرێترمان دروست کرد بوو بۆ جێگەی ئیسراحەت دەچوین بۆ کەپرەکان وەختێ هاتینەوە 2 ساعت دوای ئەوە هاتینەوە بۆ سەرکار هاتینەوە دیمان ببەخشە دودانە مانگای زل لە ناو حەسیرەکان ناو کەپرەکە کە دروستمان کردووە تەلەفۆنخانە لەوێ پاڵکەوتوون هەر چاویان کەوت بە ئێمە ئیتە هەردانێ بەلایەکە دەرچوو تەواو حەسیرەکان تێکدا ئیتر من و دووسێ ڕەفیقم بوون یادیان بەخێرەوانی شەرماوە زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆیان جەمیلە حەکیمی بوو ئەختەر کەمانگەر بوو زۆر زۆر پێکەنین بەڕاستی یانە وتمان ئەو جێگەیەمان هەبوو تخوات ماشاکە ئەوان لێیان داگیر کردوین هاوڕێ مریەم باسی بۆمبارانەکەی بۆ تێت کرد بۆتیە شوێنێکی زۆر دوورکەوتوو بوو یعنی ئاوەدانی زۆر کەم لێ بوو وەختێکە و کارەساتە بەسەر هاوڕێیاندا دێت بەڕاستی شێتوانی بە زووترین کات بە ئیمدادەوە بێ خەڵکی منتیقە ئەسڵەن ئیمکانی ئەوەیان بوو یا چۆن لەو کارەساتە لانی کەم بۆ ئارامبوونەوە یەک دەرباز بوو وەڵی ئەوە زۆر زۆر کارەساتێکی ناخۆش بوو ئێمە لە دوودانە بۆمباران بووین بۆمبارانی ئەوەڵیان کە من خۆتی خۆم لە ناوی بۆتیا بووم کە چەندان لە ڕەفەقەکانمان شەید بوون شێت حسەنی سوێلی ئەوانە سێدانە لە ڕەفەقەکانمان شەید بوون بۆمبارانی شیمیاییەکە کە کێ بە ئیمدادیانەوە بێ بەداخەوە یەکێک لەوانە کە ژنەکەی شەهید ببوو لە ناو جەماعەتەکە بوو زۆهرا کافرشاد سوڵتانپور کە هاوسەری بوو خۆی دانە لەوانە بوو ڕەفەقێکی ترمان هەبوو ئەویش لۆدەری پێبوو ئەویش کام سەفا بوو وازامەگە لە بیرما بێ ئەوانە بوون دوای خەڵکی منتەقەش وەڵام واقعان خەڵکی منتەقەی یارمەتیمانیاندا یانێ وەختێ بریندارەکانیان ئەبر بۆ ڕانی و ئەمانە زۆر یارمەتیان داین بەڕاستی بەڵام زۆربەی زۆری ڕەفەقەکانی خۆمان بوون کە لە ئۆردوگاکانی تر بوون بە هانای ئەوانەوە چوون چۆن دەبێت دوای تەسمیم دەگری دەچی بۆ دەرەوەی وڵات تەسمیم گرتنم بۆ دەرەوەی وڵات ئەوە بوو کە من نەخۆش بووم شانوشتم زۆر ئێشە دکتەر تەسمیمی گروتیان نەتنێرین بۆ معالەجە بۆ دەرەوەی وڵات منیش ئیتر ئەوە بوو کە تم زۆر باشە واش مەزانی بەڕاستی کە دوای ماوەیەک معالجە ئەەکەم و ئەگەڕێمەوە بۆ کوردستان وەختێک دەچی و لەوێ دەمێنیەوە سەرەتای ماندەگاری تو دەستپێکی فێربوونی زمان و لە عینی حاڵدا خوب معاجزەی چارەسەری نەخۆشیەکەت ئەوانە چەندە ئاستەنگ بوون چەندە بۆت سەخت بوو یا چۆنە دەو دەورانە تێپەڕک وڵا ئەو دەورانە زۆر ناخۆش بوو یانێ من بەڕاستی وەختی چوون بۆ دکتەر بەدەنم ئەوەندە فەرسوودە ببوو دکتەر کوتی تۆ 6 ساڵ لە سنی خۆت زۆرتر نیشانەدا بدەنت یانێ بەدەنت فەرسوودەترە پیرترە لە ینی خۆت لە سنی خۆت تر معالجە شتیان زۆر بۆم کرد زۆر چوومە دکتەر و دەوا شتیان زۆر بۆم نووسی کە زۆر زۆر کۆمەگیان کردین زبانەکانیش وایە زبانێکی زۆر بێگانە بوو زۆر سەخت بوو لە ئەوڵە بەڵام یانە کەمێک ئێستادادم هەبوو باش بوو زوو فێر بوو بەخۆشیەوە هاوژینەکەت لەگەڵ تا هەمزەمان سەفەر دەکا بۆ دەرێ یا بەرەو دوا بەیەکمان نەوەڵا ئەو لەگەڵ کوڕەکەم دەمانگ دوای من هاتن لە سوێت چی دەکەی دوای ئەوەی کە زمان فێر دەبی دوایەوەی کە معالجەی نەخۆشتە چارەسەر دەبێت تا ڕادەیەک دەکەوێت سەر پێ
بەچی مەشغوڵ دەبیت شوێ مەدرسە یاوەی کە کارت دەست پێ کرد؟ چوون بۆ زبان کلاسی زبان چەند مانگێک چوم دوایی کارم دەست پێ کرد من لە چەند شوێنی جۆرا کارم کردووە لە بڵێن لە کارخانەی دەماسەنج سازیە کارم کردووە لە کارخانەی نان دروستکردن و بەستەبەندیە کارم کردووە و هەروەها کە ماوەیەک فکرم کردەوەتم من دیپلۆمم نەگرتووە لە ئێران ئەبێت دیپلۆم بگرم لێرە چوم لە مەدرسەیەکە کە ناوی فۆڵکۆک سکوولانە مەدرسەی عامیانەیە کە هەموو ڕشتەکان دەخوێنی لەوێش مەدرسەی خۆم تواو کرد و دەرسم خوێند ئەم جار بازم لە چەند ئۆرگانی کەشە کارم کردووە وەکو ئاخرین کارم ئەوە بووە کە لە لای مناڵانی بێسەرپەرست کارم کردووە لە لای ئەو کەسانە کە مشکلاتی خانەوادەگیانەیە مشکلاتی موادیان هەیە مشکلاتی مەشروبیان هەیە لە لای ئەوانش ئێستاش جارجارە کارەکەم وەک مشاور نازانم پێما بێ مشاوری پێ دەڵێن بەڵێ مشاوری پێ دەڵێن هاندلێگەڕێ لە پەنا ئەوەدا دایکیش بووی ماڵداریشت کردووە مناڵداری سەرپەرشتی مناڵیشت کردووە وەکو باس کرد بەخۆشیەوە سێ کوڕت هەیە و لە هەمان کاتێشدا بێدابڕان خەریکی کاری تەشکیلاتیش بووی و هەر ئێستاش ئەندامێکی کارای تەشکیلاتی ئەو ئەرکانەت بەیەکەوە چۆن توانیوە ڕاپەڕێنی کاری تەشکیلات یا ئەرشی تەشکیلات لەسەر کەسێکی وەک تۆ چییە چەندەیە بۆ ڕاپەڕاندن کاری تشکیلات وڵای ئێرە ئەوەسە لە ئەوروپا تۆ فقط دوو ڕۆژت هەیە بۆ خۆت شەمبە و یەکشەمبەت هەیە ئەو شەمبە و یەکشەمبە مە هەرچی لە دەستمان هاتوو مەسەڵەن تەزاهوراتێک بووە جەلەسەیەک بووە متینگێک بووە کۆنفرانسێک بووە سعیمان کردووە لەو ڕۆژە تەحتیلاتیانەی خۆمانە بیگونجێنی کەمکاری نەکەین بەڕاستی چون لەوە زیاتر ئۆرگانهای ئێستادی نییە لێرە تا کاروباری تشکیلاتی بکەیت ئەو شوێنانش کە توانیمانە تەبلیغی خۆمانی تیا بکەین دەریغیمان نەکردووە زۆر ڕاست وەکو پێشمەرگەیەکی ژن وەکو هەڵسوڕاوێکی ژن پەیوەندیەکان لەگەڵ ناوە لەگەڵ ئەو بیرەوەریانەی کە باست کرد لە سەردەمی منداڵی و ئەو هاوڕێ و هاوسن و ساڵانەیە و سەردەمبەدیە ئەو کەسانی کە تا سەردەمێک لە منتیقەدا بووی لەگەڵیاندا معاشرەت و کۆنتاکتی فیزیکی ئێستا ئەو پەیوەندیانە لە چه ئاستێکدان و چەند دەتوانیت ئەو پەیوەندیانە ڕابگری ئێستا وەڵا بەخۆشیەوە بڵێن بەهۆی ئەوەوە کە ئێستا دنیایەکی تەکنۆلۆژیەکە دنیای تکنیکە ئەتوانم بڵێم لەگەڵ چەند نەفرێک تەماسم هەیە کە زۆریش خۆشحاڵم و هەروەها قسە دەکەین ئەوانە کە زۆر مشتاقن کە ئێمە بە ئاواتەوەن هەرچەند ئەو وەختەش کە پێشمەرگە بووین زۆربەی لە خەڵکی ئاوایەکان بە ئێمانە خۆزگای مویەک بووینە بەسەری ئێوە و ئێستاش زۆربەی ئەو کەسانەکە من قسەیان لەگەڵەکەم هەرە و ئاوات و ئارەزویان هەیە خۆزگای ئێوە بێنەوە بۆ منتەقا ئێوە جێگە و ڕێگەتان دیارە و تاسیراتتان لەسەر جامع چەندە بووە چەندە لەسەر منتەقا ئێستاگە خەڵک خلافکاریەک دەکا کارێکی خراپ دەکا مەسەڵەن ژنەکەی ئەزیەتەکە یا خوشکەکەی بە زۆرە دابەشوو ئەڵەنەگە ئێستا کۆمەڵە لێرە بەیات و وات نەدەکرد و ئاگاهی ترت هەبوو باشتر بووی تۆ ئەگەر پەیامێک بدەیت بەو ژنانە بەو کچانێکە لە سەردەمی ئەو دەمیسن و ساڵی تۆدا بوون هەتا ئێرەشی لەگەڵ بێت چیان پێ دەڵێ بەڕاستی ئێستا کە لەو مۆقعەتەدای وەکو چالاکێکی ژن وەکو ژنێکی سیاسی و ئەندامێکی تەشکیلات حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە چه پەیامێکت هەیە ڕوو بە ئەو ژنانێک کە مخاتبیان قەرار دەتەوێت چیان پێ بڵێ دەم هەوێ پێیان بڵم کە تەنها ڕێگەیەک کە ڕزگاریان بێ نەجاتیان بێت پێما بەرنامەکانی کۆمەڵەیە و بە هەر شێوەیەک بێ ئیستەکە ئەتوانن لە دنیای مەزاجیە ئەو شتانە بخوێننەوە پەیڕەوی لێ بکەن بۆ ئەوە نەجاتیان بێ بۆ دەوروبەرەکانیان نەجاتیان بێت هیچ ڕێگەیەتر من هیچ سازمانێکی ڕادیکاڵ و ئاوە دموکراتیک
عقیدەی بە سوسیالیزم و بەرابەری ژن و پیاو بێ شک نابم و پێم وابێ تەنها پەیوەندیش بۆ ئەو کەسانە ئەوەیە کە داوایان لێ دەکەم دانەبڕن لە بیر و باوەڕی ئێمە، لە بیر و باوەڕی کۆمەڵە کە بیر و باوەڕێکە بۆ ئازادی، بۆ ڕزگاری، بۆ بەرابەری ئینسانەکان. ئەوە پەیامی منە. زۆر سپاس. هاوڕێ برێ من بەتایبەت لە وڵاتی سوێد دەبینم لە ساڵانی ڕابردوودا بەسێ ئێستا بەداخەوە بە خاتری کۆڕۆناوشە ئەو کۆبوونەوە و کۆڕ و کۆمەڵانە زۆر کەمتر بوونێتەوە، بەڵام دەمدی لە فەزای مەجازیدا ئەکس و وێنەی بە کۆمەڵی زۆرێک لەو ژنانەی هاوڕێکانی بەڕێستان پێشمەرگە خەدیمیەکانی کۆمەڵە بە ئام لە شوێن کۆ دەبوونەوە بەیەکەوە بۆ نەو مناسباتیان بوو. ئەو کۆبوونەوانە نازانم بەڕێستان چەندە تێدا بەشدار بوو یا بەچ مناسبەت هەیەک مەعموولەن ئەو سەردان و کۆڕ و کۆمەڵە تەشکیل دەبوو. ئێمە بەهۆیەوە کە چەند ساڵێک وەکو خانەوادەیەک وابووین، وەک خوشکی یەکتر وابووین. من لەگەڵ خوشکم کۆنتاکتەم نییە کە لەگەڵ ڕەفیق هاوتشکیلاتێکم هاوبیر و باوەڕێکەم هەمە بەڕاستی بەو بۆنەوە ئێمە زۆر تاسەین بەیەکەوە، تاسەی ئەوەین کە بەیەکەوە نزیک بینەوە، جەم بینەوە، لە شوێنی یەکترین بینینەوە، باسی ئەو دەورانە بکەین، ئەو دەورانە باسکەینەوە بۆ یەکترین هەموو ساڵێک لە شوێنێک جەمە بینەوە، لە وڵاتێک کۆە بینەوە، کە ئاخرین جار لە نۆروێژ جەمە بووینەوە کە منیش چەند جاری شرکەتم کردووە لە نۆروێژ لە ستۆکۆڵم، کە قەرار بوو ئاخرین جار ئێمە یا لە دانمارک یا لە ئاڵمانە کۆبینەوە کە بەداخەوە کۆڕۆنا هات و لێی تێکداین. ئەو کۆڕ و کۆمەڵانە باوەڕکە ئەوەندە خۆشە، ئەوەندە شارژت دەکاتەوە، ئەوەندە بیری قەدیمەکەیتەوە، ئەوەندە شت باسەکەین بۆ یەکترین کە ئەسڵ ئەحساس ناکەی کە ئێمە لێک دوورکەوتوینەوە. جیاواز لە پەیوەندی کەسایەتی خۆتان و لەباری عاتفی و ڕفاقەتەوە ئەو کۆڕ و کۆبوونەوانە دەیتوانی پەیامێکیشی پێبێ یا شتێک وەک ڕێکخراوێک لە ناو خۆتانە تەشکیل درابوو ئاوا همچین تاریفێکی دەتوانی لێ بکەی یا تەنیا سەردان و کۆڕ و کۆمەڵی فەقەت هاوڕێیانە و بۆ کات بەسەربردن لەگەڵ یەکا بووە؟ تەنها وڵات بڵم بۆ ئەوە بوو کە بەرنمەیەکمان بێت، بەرنمەکەمان فقط ئەوە بوو کە سەردانی یەکتر لەبیر نەکەینەوە کە دەورانێک بۆ ئێمە هاوبیر و باوەڕ یەک بووین کە بەداخەوە ئێستا زۆرمان هاوبیر و باوەڕیش نین. زۆر کەس لەو خاتە لای داوە خەتی خۆی جیا کردوتەوە، بەڵام وەختی ئەچینەوە سەر لای یەکترین یعنی ئەمە ئەو شتانە هەموو وەلا ئەنین و یەکتر ئەدۆزینەوە وەک قەدیم. زۆر باش. من بەڕاستی شتێکی دیکەم زۆر پێشک نایە وەک پرسیار ئاراستەی بکەم، بەڵام پێم خۆشە لەو ڕابردووی کە باست کرد ئەگەر شتێک وەکو بیرەوەری خۆش یان ناخۆش بەتایبەت لەو سەردەمی پێشمەرگایەتی یا بەر لە پێشمەرگایەتی ئەگەر بۆ باسکردن شتێکی وات هەیە زۆرم پێ خۆشە بیست. بیرەوەری ناخۆش کە هەروەکو باسم کرد بەداخەوە زۆربەی لە ڕەفەقانە کە زۆر نزیکت بوون کە وەختێک شەهید دەبوون بێ حەد تاسیریە کرد لەسرت، زۆر ناخۆش بوو. بۆ نمونە مەسەڵەن من ڕەفیقێکم هەبوو کە نە هەر ڕەفیق چەندانەیەک بوو کە مەسەڵەن دایان لەوانە کوڕێک بوو، کوڕێکی زۆر چکۆلە و شیرین بوو، مناڵ بوو، ناوی بوو نادر شانشینیان پێکوت کە وەختە شەید بوو زۆر ناڕەحەت بووم، چونکە بە ئێمە تازە ئێزدواجمان کردو هەر بە منی و دایە بە سەرەکەش میوت بابە. وەختی شەید بوو بێ حەد ناڕەحەت بووم، بێ حەد نیگەران بووم بۆ یانێ دڵم تەنگ بوو، وتم بۆچی ئەم کوڕە مناڵە لە سن و ساڵاشێ بڕوا لە ناو ئێمە نەمێنێت. زۆر جێگەی ناخۆش بوو، ناتوانم ناوی گشت ڕەفیقەکان بەرم بەداخەوە کە چەند ڕەفیقە تریشم هەبوون شەید پەرویزی ئەوێ هەنگ بوو بەداخەوە کە ئەوەڵین لە شەڕێکە لە بەردەستپیە لە زەلکا یەکترماندی هەر یەک ساعت بەر لەوەی وتی بە من شۆخی ئەکرێوت ئەوت پێم چەتر با سەترەکەت باز نەکەی، منزوری ئەوە بوو کە هەڕا نەکەمە تا ئاخر بیستم کە چەند ساعت دوایەوە بەداخەوەوی شەید بوو. ئەوانە خاترەیەکی ناخۆشن کە بەڕاستی لە ژیانمان ماوەن تاسیریان هەیەەوە ڕێگەکەشیان بەردەوامە بەلامە و خاتراتی خۆشیش ئەوە بوو کە ئەچووی بۆ شوێنێک
مثڵەن کەسێک لە ماڵێکە ژنەکە خەریک بوو، ماڵێکە چوین ژنەکە خەریک بوو ئەمرد، بووکەکەتان لەکوێ؟ وتی خەریکە ئەمرێ، مازەرت مەست بەخشم ناڵی بوو، خۆن ڕێزی شەدیدیە بوو کە ئێمە چوین یادی بەخێرشێت دکتۆر ئەو لە سنێکمان لەگەڵ بوو کە دەرزی خوێن بەستی لێدا و ئەو ژنە زیندوو بووەوە، یانێ بە حدێک خۆش بوو کە ئێسپاش پێ وابێت ارتباتی ماوە لەگەڵ جەماعەتەوە باسی یەکەکە ئەڵێەوە بووکەکەی منیان زیندوو کردەوە. زۆر خاترەی تر کە بەداخەوە ئێستا شاید لە بیرم نەمابێەوە جێگەی نەبێ کاتەکەمان ئەو نەبێت کە باسیکەم. پێکمان وایە خاترەکان ناخۆش بوون زۆریان، بەهەڵ یادی هەموو ئەو هاوڕێیانە بەرج و بەڕێز بێت. پرسیارێک لێرە بۆم دێتە ئارەوە، ئەویش ئەوەیە کە زۆر جار دەوترێت ژن لەباری عاتفیەوە یا زۆر عاتفیە، ئەگەر نەڵێن لاوازە یا توزانم کەم تەحەممولە، بەڵام زۆر عاتفیە، بۆیە ڕەنگە سەحنە بینینی ئاوە وەختێک هاوڕێیەکت هاوسەنگەرێک کرد لە پەنادەستت گیان بەخت دەکا، بێگومان زۆر سەختە، زۆر ناخەژێنە. بۆ ئێوە یەک وەکو پێشمەرگەیەکی ژن، وەکو هاوڕێیەکی ژن، تەحەممولی ئەو سەختیانە دیتنی ئەو سەحنانە چی باعث دەبوو کە بتوانن تەحەممولی بکەن ئەو بارە سەختە یا ئەو غەمە سەختە؟ ئەوە تەنها بیر و باوەڕەکەمان بوو کاکەرینگە کە واقعان ئەوەیە کرد کە ڕێگەکەیان ئیدامە بدەین. مەسەڵەن من دانێتر لە شەیدەکان کە شەید ناسرێت بۆ چکەلیان پێدەکوت کە زەخمی بوو، هیچ یعنی هیچ شتێکی لە بیر نەمابوو، بەڵام تۆزێک ئەحساسی چون بینمان زۆر زۆر خۆش بوو، ناسرگیان ئەگەر ئەم ناسیتەوە دەسم بگرە، دەسم بگوش، دەستمانی ئەگەر دەستمانی ئەگوشی یعنی ئەدناسمەوە. حاڵی ئەوەندە خراپ بوو بەداخەوە کەوتینە کەمین کە ئەویش شەید بووی تر ئەویش زۆر زۆر ناخۆش بوو. دوای ئەوە چۆن مەسەڵەن مبارزە داوام بدەین مام باشە ئەو کەسانە کە ئەو ڕەفیقە باشانەیان لە ئێمە سندووە بۆ ئێمەشی مبارزە نەکەین بەرعەلەی ئەوانە ڕێگەکەیان ئیدامە نەدەین. ئەوە بوو کە ڕێگەکەیانمان ئیدامە ئەدا مبارزەمان نەکرد بۆ نەمانی هیچ زوڵم و ستەمێک. بەڕاستی ئەوە بوو کە دڵگەرمیەدا بە ئێمە دروستە. زۆر زۆر سەحنەیەکی ناخۆش بوو بەتایبەت بە قەوڵی جەنابتان بۆ ژن کە زۆر حەساسە. بەڵام ئێمەش بوو وەکو ڕەفیقە پێشمەرگەکان، وەکو ڕەفیقە پێشمەرگە کوڕەکان ئەماوەت باشە ڕێگەی ئەوانە ڕێگەی سوسیالیزم بۆ ئیدامە بدەین. ئیتر واسە مبارزە وایە. من پرسیارێکم نەماوە وەکو کۆتا قسەت ئەگەر ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا قسەیەک پەیامێک شتێک ماوە کە باسمان نەکرد بێت باسی بکەیت، دواتر بەیەکەوە ماڵاوای لە بینەران دەکەین. منیژ زۆر زۆر سپاستانەکەم و سەری ڕێز و نەوازش دایانێن بۆ خانەوادەی شەهیدان بۆ توای پێشمەرگەکانی کۆمەڵا. زۆر زۆر سپاسی ئەوەشەکەم بۆ داوەتکردنی من بۆ ئەو بەرنامە. زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان ببورن کە ماندوومان کردن. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینتان و بیستان وتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیانی هاوڕێ مریەم عەبدوڵڵاپور ناسراو بە مریەم سەردەشتی، کادر و ئەندامی حیزبی کۆمونیستە ئێران و کۆمەڵا. بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا بەیەگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران. هەموو لایەکتان هەر شاد بژین. Bo
دنیایەکی نێ بۆ هەژار بۆ دانانی کۆمەڵگەی یەکسان ڕاگی زۆرداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە سێنی ڕاگی زۆرداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە سێنی ڕاباری چینی کرێکارە ڕێی نامی ڕێگەی تێکۆشان ڕاباری چینی کرێکارە ڕێی نامی ڕێگەی تێکۆشان ئاڵای سووری شۆڕشمانەواکەی هەر بە ڕۆژی سەرکەوتێنەکەی